ماوەی 5 ڕۆژە دوو گەنجی سنووری باڵەکایەتی لە کاتی سەردانیکردنیان بۆ شاری هەولێر بێسەر و شوێن بوون و پۆلیسی سۆرانیش لێکۆڵینەوەکانی لە دۆستیەکە دەست پێ کردووە. بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران لە ڕاگەندراوێکدا ئاماژە بۆ دەکات دوو گەنجەکە خەڵکی سنووری باڵەکایەتین لە ڕۆژی دووشەمەی ڕابردووەوە بە مەبەستی گەشتکردن چوونەتە شاری هەولێر و تا ئێستا نەگەڕاونەتەوە و بێسەر و شوێنن. ڕاگەندراوەکەی پۆلیس ئاماژە بەوەش دەکات ئەو دوو گەنجە تەمەنیان 19 ساڵانە و یەکێکیان خوێندکارە و ئەوی تریشیان ئەندامی هێزی زێرەڤانیە. بەڵێ بەرەزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە چارەنووسی و دوو گەنجەی باڵەکایەتی کە لە سەردانێکیاندا بۆ شاری هەولێر دیار نەماون دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی لە دەڤەری سۆران. کاگەزاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ کاکزانە سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە 27 مانگەوە دوو گەنجی دەڤەری باڵەکایەتی بە مەبەستی گەشتکردن چوونەتە شاری هەولێر، چوونەتە ئەوێ سەردانی خزمانیان کردووە. دوای ئەوەی لە ماڵ دەرئەچن بەیانیەکەی بەڵێنی گەڕانەوە ئەدەن، بەڵام تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە. بەپێی ئەو زانیاریانەی کەوا ئێمە لە پۆلیسی سۆران وەرمانگرتووە ئەو دوو گەنجە تەمەنیان 19 ساڵە، یەکێکیان ناوی نیهاد حەسەنە کەوا خوێندکارە، ئەوەی تر ناوی یعقوب زرارە تەمەنی 19 ساڵە و زێرەڤانیەوە. تاوەکو ئێستا بەپێی زانیاریەکانی ئێمەکەوە ئەمڕۆ لە پۆلیس وەرمانگرتووە بێسەر و شوێنن و نەگەڕاونەتەوە. دیارە کە سوکاریشیان داوا لە هاوڵاتیان و لە هێزە ئەمنیەکانەکەن کەوا سۆراغی کوڕەکانیان ببێننەوە. دیارە لەلایەن ئاسایش وە لە پۆلیسەوە کە سوکاری ئەو خوێندکار و ئەو زێرەڤانیە سکاڵایان تۆمار کردووە و داوای سۆراغی کوڕەکانیان دەکەن. بەڵێ وەک ئەوەی کە ئاماژەت پێدا پۆلیس هەتاکو ئێستا هیچ سەرەداوێکی لەسەر ونبوونی و دوو گەنجە دەست نەکەوتووە، بەتایبەت کە زۆرجار پۆلیس بۆ ئاشکراکردنی دۆسەیەک یاخود دۆزینەوەی سەرەداوی ڕووداوێک پەنا بۆ هێڵەکانی پەیوەندی دەبات. ئەو دوو گەنجە لە نێوان باڵەکایەتی و هەولێر کەون بوون هیچ سۆراغێکیان نەبووە، کەسێک نەیبینیون و هیچ ئاسەوارێک شتێک جێنەماوە کە شوێن پێی ئەو دوو کەسە هەڵبگرێ و هۆکارێک بێ بۆ دۆزینەوەی دیارنەمانیان. بەڵێ بەباشی لە پرسیارەکەت حاڵی نەبووم، بەڵام بەپێی و زانیاریانەی کەواتە ئێستا ئێمە هەمانە پۆلیس هیچ سەرەداوێک و هیچ سۆراغێکی ئەو کەسانەی دەست نەکەوتووە، تەنها لە ڕێوە ژمارە تەلەفۆنانەی کەوا خۆیان بڵاویان کردوتەوە داوای هاوکاری لە هاوڵاتیانەکەن کەوا لە هەر شوێنێک بینیان پەیوەندی بە ژمارە تەلەفۆنەکانی ئەوانەوە بکەن لەم دەڤەرە. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی کە ڕاستەوخۆ لە دەڤەری سۆرانەوە لەگەڵمان بووی.